گفتوگۆی تەوەری دوم لەگەڵ میوانەکەم ئەەکەم بڕیارە ئەمڕۆ کۆلێژی هونەرە جوانەکانی دۆک فێستیڤاڵی خۆی ئەنجام بدات کە ئەمە یەکەمین فێستیڤاڵە ئەنجامی بدات با سوپاسەوە لە شاری دۆکەوە بەڕێز دکتۆر سەربەست پیرموسام لەگەڵایە سەرۆکی بەشی شێوەکاری دکتۆر سەربەست بەیانیت باش سوپاس کاتی خۆت بێمە بەخشی بەیانی باش زۆر سوپاس هەرساق بن. باڵێ دکتۆر با سەرەتاوە لەوە دەست پێ بکەین بۆ ئەمە یەکەمین فێستیڤاڵە وەک کۆلێژی هونەرە جوانەکانی دۆک. بەڵێ بڵێ ئەڤرۆکە یەکەم فێستیڤاڵە وەک کۆلێژی هونەرە جوان لە زانکۆیە دۆک دێتە گێران vê fêstîvalê me du tewrê serekî hene ku beşê şanoyê çend şanogerî hene dihêne pêşkêşkirin her wesa me pîşangeha şêwekarî ya heye ya projeyên derçûne tabiyet qonaxa çarê kulîjê. بەڵێ دکتۆر بەس لە ئێستادا بەشی شان و شێوەکاری هەیە لە کۆلێژی هونەرە جوانەکان میوزیک و سینەما نەکراونەتەوە تا ئێستا؟ بەڵێ تانوکە بەس هەردوو بەشە ئەو دیە بەس پنالدا بۆ ساڵابێت ئەم قوتابیت بەشی موزیکێژ وەربگرین و بالپلانەکە نێزیکتردا ما ئەنیەتە هەردوو بەشێن سینەمایە و بەشێ دیزاینێ vê kulîjê bêne vekirin û her wesa çend beşê diyet heyên vespa bi hikmê heta ew wextêtin û ew kadir û ew hazirî bû bêhne kirin. بەڵێ دکتۆر وەک سەرۆکی بەشی شێوەکاری لە ئێستا ئێوە چەند بەشتان هەیە و بە چەند کاری جیاواز بەشداریتان لە فێستیڤاڵەکەدا کردووە؟ بەڵێ ما بەش شێوەکاری طبعا بەشی شێوەکاری ما ئەفساڵ نیەت هەیە و هەردوو فرعين سيراميك ونحت يعني بيكرجي منا فاكرين وهر وصل ما بلانك هيكو باش جرافيك يجي بيت يعني بيت فاكرين في بشيدا في فيستيفال طبعا فيستيفال برابطر بروجين درچوين قطابية قناغة شهرنا ما تشل قطابي هنا افصل درچن يعني درچن اخو كان ما تشل بروجيت جدايت هين في بروجي دا ما قالك شواز قطابيه بروجيت خوبي كرينا ما هر وصل يعني قالك شواز انه هنا هفشرخ دا ما وكو بيكر وكو انستليشن ارت وكو فيديو انستليشن ما بيرفورمانس ارت هي افهمي قطابيه ما بروجيت خدا ئەڤروکە دی پێشکەشکم بۆ جەماوەری. بەڵێ دکتۆر سەربەست فێستیڤاڵەکە چەند ڕۆژە خایێنێت وەک پێشتر ئاماژەم پێیا بڕیارە دوانیۆڕۆی ئەمڕۆ دەست بە کارەکانی بکە بەڵێ فەرموو. بەڵێ لە سعات چواری ئێواری دێ فیستیڤال ڕێڕسمی توێنە گێران و لە 4:30 تا 4:40 دقه شانۆگەریەک دێتە پێشکەشکردن پشتینگە لە سعات 5:30 ئێواری پیشانگە هێتە vekirin û sê roj ev pîşang yani ev fîstevalat berdewama me çend rîniştinê rexneyî jî hene van roja da li ser wan şanûgeriya û her wesa me şanûgeriyeka dijî hey li sibahî li hola Cizîrî li Dihokê. باشە دکتۆر سەربەست تا چەند گرنگە فێستیڤاڵی لەو جۆرە بۆ کۆلێژەکان کۆلێژی هونەر بەڕێوە بچێ بە تایبەت کە ئەمە سوودی هەیە لە ڕووی ئەزمون و داهێنانەوە بۆ خوێندکاران. زۆر پێویستە ینی چکۆ خوێندکاران وان فیستیڤاڵە دەچێن ئەو بەرهەمێک کارکردین و ئەو بەرهەمێک ئەو پرۆژێت ساڵێکە سەشورکردین نیشا جەماوەری بدەن و طبعا پلانەمەدا ژی کوان بشین ئەvê پیشانگە هەیە یانجی ئەvê فیستیڤالێ ببینە شاردیژێت کوردستانê yani ئەبەت پلانە بمەدا هەیە بجامێ سەروێ کار دکەین ئەگەر ئەم ینی بوومە دەریڤە هات و ئەم vê پیشانگەهەیە نیشا بدەین باژێرە دیژێت کوردستانê ez زۆر گرنگ. بەڵێ دکتۆر
ئایا وەکو سەرۆکی بەشی شێوەکاری یاخود بەشی میوزیک یاخود هەر بەشێشکە بێت تا چەند مامۆستایان یاخود خوێندکاران سوودیان لە ئەزمموی فێستیڤاڵی کۆلێژی وڵاتانی تر بینیوە کۆلێژی هوەر بێ یاخود هەر بوارێکی تر بێ ئەمە تا چەند گرنگە بۆ ئەوەی سوودی لێ بێ و بە جۆرێکی تر لە هەرێمی کوردستان لە کۆلێژەکانی خۆمان ئەنجام بدرێتەوە. ما افصل قالك او راستي او بيرو كرديا ما قالك فيستيفال وقالك في ايفنت لزانكويت جهاني ولهم جال زانكويت ميت نافخوي ويت كردستاني ما طبعا سرانسري صالح ام زور بدا شنو بود كان قال طلبت خوي كاروسا كام ببينين كشات يكرن تش بدا كرن باشترا تشتنيها يعني نوكل الجهاني هتا نشاندان ما تردي كي قالك باش يعني ما او تشوبجن او همانجي انا طبعا قال هم جال قال زانكو ميد كردستان خوجي قال زانكو صلاح الدين قال زانكو سليماني قال زانكو ديت عراقي بجا ابا ازبارهم قالك مهمه يعني ما او نزيك بون هابيتن طبعا اكيد قالك مهمه بوما مهمه وكستاف او مجاجبو بقطبيه قالك تر مهمه. بله دکتۆر جیاواز لە فێستیڤال ئەمێ پرسم تا چەند خوێندکارانی پەیمانگای هونەرە جوانەکان جات شێوەکاری بێت چ میوزیک بێت شانۆ بێت چانسی ئەوان ئەبێت لە داهاتوودا لە کۆلێژی هونەر بەردەوام بن لە خوێندن. اكيد شانس وهي نكاجي ما قالك خطابي هنا او البيمانجي دردشند هنا زانكويك وخوينا خو تمام بكن او بس او ميكانيزم دراستي او ميكانيزم بري نوكل لسر هادنا والجرتن لسر هادنا كاركرين او انا او ميكانيزم بشكل بيداشونه وكي ورد بدفيتن راستي شكو بحكمته امزانين يعني او خاصه انا ما كستاب يعني بشي ام قالك توشي او دي بين او خطابين البيمانجي هدهن طبعا او خطابيه باك جراوند داك الخدينيتن بجهر وصل ما مقابلي وهندك خطابيه ديت هن او الامادي دهن او انا باك جراوند واش وانا بلكي كم تربيتنا او دي بجاوب ام توشي وقت بيجن نوع كشاي كدبين كاف كشاي خوب وقت خوب سلمه بخوجي هاد يعني او شوا ازل بيمانجا هنا رجوان الدهوك وقت خلاص بما صاد بيمانجا يعني زانكو سليماني البيري ما خان ناخذ ممكن اكيد قالك او دي بجاوب ميكانيزم ني لازم راستي ام هند درشاب وببين كا ايا شوا ام بشنو بي بالانسي تشيب كاين بين وان هردو يعني تخاك او البيمانجي او الاماديتين. بەڵێ دکتۆر لە ئێستا چ شتێک ڕێگرە بۆ ئەوەی کە کۆنتاکت یاخود هەماهەنگی نەبێت لە نێوان زانکۆکانە بۆ نمونە کۆلێژی هونەر لەگەڵ کۆلێژی هونەر لە سەلاحەدین زانکۆی سەلاحەدین یا لەگە کۆلێژی هونەر لە زانکۆی سلێمانی هیچ ڕێگریەکەیە هیچ ئاڵنگاریەکەیە بەڵێ نخر ام شرا قريت وصلنا بين كان بجن يعني افريقيا انا كامنشين او كان بالعكس ما اوديت ما قالك باشن قالك كدو قال زانكو صلاح الدين قالك باشن قال زانكو سليماني قالك باشن قال زانكو دي وكو يعني ابد ما هي يشتك كوليجينا بتن قالك باشن شكو همان قالك باشا هي يعني شو حتى انه كازبوناكم رجريك وصاحبك بەڵێ ئێمەش بە هیوان هیچ کات ڕێگری نەبێت بۆ ئەوەی بەردەوام کۆلێژی هونەر چ لە دوهۆک بێت چ لە سلێمانی بێت چ لە هەولێر بێت بەردەوام لە داهێناندا بن. دکتۆر من ئەمێ دوا پرسیارە لێ بکەم وەرگرتنی خوێندکاران لە کۆلێژی هونەر لەسەر چ بنەمایە کە ئایا تاقیکردنەوەی تیۆری و پراکتیکیشەکەن؟ قوتابیەکانی ئەو مەرحەلە چوار ئەوێت یانژی هەموو قوتابیەکان کە خوێندکار کە لە کۆلێژی هونەر وەرەگیرێ مەبەستم ئەوەیە. بڵێ
اكيد ما دون جرى تحقيقنا هي تحقيقنا تيوري ما هي وتحقيقنا براكتيكي طبعا هردو تحقيقنا بس ليك جواز وكنا مراه يعني اما بتر اهتمام دينا تحقيقنا براكتيكي اكيد هردوك ما هنا بس براكتيكي قالك التيوري بەڵێ دکتۆر سەربەست پیرموسا سەرۆکی بەشی شێوەکاری لە کۆلێژی هونەر لە زانکۆی دووەک سوپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی بەردەوام سەرکەوتوو بن زۆر سوپاس بەنیتان زۆر سوپاس هەر ساڵ